بەناوی خی گەورە و میهرەبان قوتابیانی خۆشەویست یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاو زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لە یەکێکی تر لە چالاکیەکانی ڕێکخراوی سام بۆ ڕاهێنان و پەرەپێدانی توانەمرۆیەکان لە خزمەتی کۆمەڵە گەنجی جوانین کۆمەڵە گەنجی بەهێزین کە داهاتووی ئەم وڵاتە ئەکەوێتە ژێر دەسەڵاتی ئێوە چاپێت من بەخێر بێت یاخوا بەخێر بێن دووبارە خۆشحاڵین کە لە وەرکشۆپێکی زۆر جیاواز لەژێر ناونیشانی وەرکشۆپی قوتابی سەرکەوتوو بە خزمەتتانەگەینەوە من لێرەوە دەستخۆشتان لێ یەکەم ئافرینتان لێ یەکەم کە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە و پارەی خۆتان سەرفەکەن و کاتی خۆتان سەرفەکەن لە شتی باش و بەسوودە و هەروەها پیرۆزبایی ساڵی نوێی خوێندنتان لێ یەکەم یاخوا بەخێر بێ سەرسەر و سەرچاو ئێوەش و مەکتەبیش بەخێر بێ داواکارم لێوەی عزیز و بەڕێز زەحمە نەبێ هەستنە سەر پێ زۆر باش تکایە بەڕێزان ئەمڕۆ هەر شتێک من وتم هەر شتێک من کردم تۆش ئەنجامی بدە باشە هەر شتێکم وت بڵێ ئەشێن بیلا ڕاستەکەی تەمام ڕێکەوتین زۆر باشە ئێستا ئەوەی منێڵێم لە دوای منە دووبارەیەکەیتەوە باشە یاخوا بەخێر بێم یاخوا بەخێر بێم ئافرین بۆ خۆم دەستم خۆش بێ من خۆمم خۆشەوێ من زۆر باشم من زۆر زیرەکم من زۆر بەتوانم لەبەرەوەی کاتی خۆم پارەی خۆم لە شتی باشە سەرفەکەم باشەکە بە خۆتە یاخوا بەخێر بێم دیسان ئافرینی خۆ بکە یاک ماچی خۆش بکە ئافرین هەناسەی قوڵ وەرگرە ئێستا یاریەکەین بزانین چی ئەتوانێت سەیریکە دەستی ڕاستە بۆ لوتە دەستی چەپە بۆ گوێچکە و بەعکسەوە ئەمە ڕقم یەک ڕقم چەند یەک بالعکس دەستی چەپە بۆ لوتە دەستی ڕاستە بۆ گوێچکە و ڕقم دوو ڕقم سێ هەردوو دەسێ بۆ پێشەوە حازری یاڵا یەک سێ یەک دوو سێ دوو دەستان خۆش بێ هەناسەیش خوڵ وەرەگرین چۆپڵەیەکی قایم بۆ خۆتان فەرموندانیش دووبارە زۆر بەخێر بە هاوڕانی خۆشەویست من لە هەموو شوێنێک پێشەوەی کە خۆم بناسێنم بێگومان مامۆستا بەڕێزەکان مناسێنم ئەو مرۆڤانەی کە بوونەتە هۆی ئەوەی کە من ئەمڕۆ لە خزمەتیەوەی بەڕێزاوم بە چیە ئەزانێ مرۆڤێکی خۆپەرستە و لوودبەرزە بە دوو تایبەتمەندیە چەند تایبەتمەندی یەکەمیان ئەوەیە کە چاکە و وەفای ئەوانەی لە بەرچاو نییە کە گەیاندوانەتە ئەم ئاستە یعنی هەر شتێکی پێڵەڕێ خۆم کردومە هەر کەسێ زۆر وتی خۆم ئەو کەسە کەسێکی خۆپەرست و لە خۆباییە خاڵی دووەم هەر زانیاری و معلوماتێک پێیەتی لە کاتی خۆی لە شوێنی خۆی لە بارودۆخی خۆی کاتی گونجاوە ئەگەر نەیگەێنێ ئەوە مرۆڤێکی خۆپەرسە کەواتە من ئینشاءڵڵا ئەبمەم قوتابیەکی بە وەفای مامۆستا بەڕێزەکانم ئەمڕۆ بە ئەوەی بەڕێزانیشی ئەناسێنم بێگومان زۆربیان ئەناسم مامۆستا ئاواد نەسڕوڵڵا مامۆستا پەریخان ئەحمەد زۆر بەڕێز دکتۆر زان ئەحمەد قەساب زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ جەودات زۆر بەڕێز مامۆستا تاریخان کە لە خولێکی نێودەوڵەتیان لە خزمەتیا بووم لە خەڵکی هندستانە بە ئاسڵ زۆر بەڕێز مەحمودی معەزەمی زۆر مامۆستای خۆشەویست مامۆستا نەزمی قادر ئەگەر هەر کۆمەڵگایەک هەر چین و توێژێک گرنگی بە قسەی دوو کەس نەدا یەکەم مامۆسا دووەم دایک و باوک ئەو کۆمەڵگای بەرەو لە ناوچوونەچێت دووارێکەمەوە بەچی ئازانی کۆمەڵگایەکی دواکەوتووە و هەروەها کۆمەڵگایەکە کە هەنگاو بەرەو پێشەوەنانێ بە دووشتا یەکەم ڕێز و ئیحتیرامی قسەی مامۆسای لەلانیە دووەم ڕێز و ئیحتیرامی عایلەکەی لەلانیە وە گرنگی پێنادا بەمەیە ئەزانین ئەم مرۆڤە داهاتوویەکی گەشی نابێت بۆیە ئێمە هەمیشە ئەبێ بە وەفا بین بەرامبەر بە خێزانەکانمان و بە مامۆستاکانمان بۆیە داواکارم لێوەی بەڕێز یەک چۆپڵێ قایم بۆ مامۆستا بەڕێزەکانم دەستان خۆش بێ هاوڕانی خۆشەویست من ئەبینن لێرە لە خزمەتی ئێوەیەم ئاگادار بە تەنها من نیم ئەگەر خۆم بە تەنیا بوومایە نەمەتوانی یەک شتی بچووکیش بکەم
بۆیە من لێرەوە وەکو سەرۆکی ڕێکخراوی سام زۆر سوپاسی دەستەی نوێی ئیداری بەشی پەرەپێدانی مرۆیی ڕێکخراوی سامەکەم باخانخان کاگمەتین ئیمانخان و هەروەها کاگەحمەدی گوڵ دەستیان خۆشەوە چ بڵێ بۆنی لێن ئافرین چەند کەس یەکەم جارێتی من ئەمڕۆ لە خزمەتیا بم چەند کەس یەکەم جارێتی زۆر باش یانی دەنگدەری تازەمان بۆ هاتە زۆر باشە من ناوم سامی عەبدوڕەحمانی حاجی حسێنی هەورامانیە مهندسی میعمارم هەندسەی میعماریم تەواو کردووە سەرۆکی ڕێکخراوی سامم بۆ ڕاهێنان و پەرەپێدانی توانامرۆیەکان جێگیری سەرۆکی ڕێکخراوی نەمرانم تایبەت بە خزمەتکردن بە کچ و کوڕ و وارسی سەربەرزی شەهیدان وەروەها بەرپرسی بەشی پەرەپێدانی مرۆیم لە تۆڕی پاراسەری نیشتیمان و سەفیری ئاشتیشم لە کوردستان و عێراق بە هیوا ئەوەی بتوانم کە ئەمڕۆ هەموو توانای خۆم ئەوەی ئەزمموی ژیانی منە لە خزمەتی ئەوەی بەڕێزا عەرزی بکەم بۆی لە داهاتووە بتوانین کوردستانێکی بەهێز بنیاد بنین ئەزانی ئازیزان ئێمە بۆی لە داهاتوە ببینە وڵاتێکی بەهێز ئەبێت تاکێکی بەهێز دروست بکەین بۆی تاکێکی بەهێز دروست بکەین ئەبێت لە ئێوەی ئازیزەوە دەست پێ بکەین چەند کەس لەگەڵ مایە لەم قسەیە ئافرین زۆر باشە دەستان خۆش بێت ئەمڕۆ پێشەوەی دەست پێ بکەم سێ تایبەتمەندیمان هەیە چەند تایبەتمەندی؟ سێ یەکەمیان من هەمیشە پرسیارە لێەکەم تۆی بەڕێز جواب مەدەیتەوە چی؟ جواب دەدەیتەوە تەمام؟ بۆ لەبەرەوەی هەر کاتێک ئینسان پرسیاری لێکرێ یەکسەر خەیاڵ و تەرکیز و توانای دێتەوە ئێرە بۆ نمونە بەدڵی خۆ بیر لە چی ئەەکەیتەوە بیکەرەوە یاڵە بیر لە چی ئەەکەیتەوە بیکەرەوە ناو چییە؟ دەی بەدەنگی بەرز بڵێ ناو چییە؟ ئافرین تۆ لە هەر شوێنێک بووی کە پرسیارم لێکردی یەکسەر چی؟ هاتیتەوە ئێرە یعنی خەیاڵەکانە هاتەوە ئێرە ئادی دەسوال لێ بکە دەسوال لێ بکە پرسیار دەی بڵێ پرسیار تەرکیز و زەهن ڕاکێشێ یاڵا وا بکە پرسیار تەرکیز و زەهن ڕاکێشێ ئافرین زۆر باشە خاڵی دووەم تکایە من هەر شتێ لێرە بە تۆی بەڕێزیەڵێم تۆ لەگەڵ منا چیەکەی دووبارەیەکەیتەوە چیەکەی دووبارەیەکەیتەوە بۆ لەبەرەوەی تۆنی ڕۆبێن سەڵێ repetition is the mother of all skill دووبارەکردنەوە دایکی هەموو مەهارەتەکانە خاڵی سێەم ئەو ڕستەی کە نایەڵێ مرۆڤ فێربێ کێ ئەزانێت چییە؟ من ئەزانم ئافرین هەر کاتێ وتم من ئەزانم ئیتر من بە مێشکی خۆمەڵێم من پرۆفیسۆرم پێویست ناکە هیچ فێربی نازانم تێگی فکرەکە چۆنە؟ هەر کاتێ مرۆڤەکان بخۆیان وت من ئەزانم ئیتر ئەمە پلەیەکی لە خۆبایی بوونە ئەزیزی من ئێستا زانین باوی نماوە چی ئەتوانی گرنگە نەک چی ئەزانی چەند کەس لێوە سوبحان الله ئەزانێت تارە چییە؟ تارە یانی کەس نازانێ؟ چەند کەس ئەزانێت تارە چۆ بڵێن من؟ ئافرین چەند کەس توانە لێ خوڕێ ئیدی بە هەر بیزانم کەواتە ئەزیزان ئەگەر مەسەلە زانین بێ مستەر گۆگڵ زاناترین شتە وایە نا هەر شتێکت بێ لە گۆگڵ ئاتوانی بەدەستی بێنی قسەکە لەسەر توانینە ئەو قوتابیە بە ڕێزانەی لە کاتی تاقیکردنەوەیە بیر لەوە کەنەوەڵێ ئەم پرسیارە ئەزانم ئەم پرسیارەش ئەزانم کاتێ ئیمتیحانیەت ناتوانێ حەلیکە ئەکسەر لە چی؟ دەرەجە نایەنێ بۆ لەبەرەوەی ئەم پشتی بەزانین بەستووە نەک بەتوانین کەواتە دووبارەیەکەمەوە گرنگ توانینە چی ئەتوانی گرنگە نەک چی ئەزانی دووبارەکەرەوە چی ئەتوانی گرنگە نەک چی ئەزانی ئافرین بەڕێزان ڕێکخراوی سام لە ساڵی 2007 کە هاتووتە بوون تا ئێستا 7000 قوتابی ئازیزی وەکو ئێوەی بەڕێز سوودی لێبینیوە لە بوارەکانی زمانەوانیە لە بواری گەشەپێدانی مرۆیە لە بواری ئەندازیاریە ئیشمان کردووە لە هەموو بوارەکان ئەوەی کە ڕێکخراوی سام پێوە پەیوەستە ئامانجی گەورەی ئێمە بریتیە لە کوردستان بەرەو پەرەپێدانی مرۆی لەگەڵ نا دووبارەیەکەرەوە کوردستان بەرەو پەرەپێدانی مرۆی ئافرین بۆ لەبەرەوەی هەر وڵاتێک گەنجەکانی بەرەو گەشەپێدانی مرۆیی شارەزان نەبن و بەرەو گەشەپێدانی مرۆیی نەڕۆن ئەو وڵاتە هەموو جا جەنای باوکمە فەرمێ فەشەلون مفەشیلون تەفشیلە
لەبەرچی گەشەپێدانی مرۆیی تاکە زانستێکە مرۆڤێک لە مناڵیەوە چاودێریەکە تا ئەیگەێنێتە لووتکەی سەرکەوتن. ئیتر لووتکەی سەرکەوتنی زانستیە، سیاسیە، ڕۆشنبیریە، هەر شتێک دینیە، هەر شتێک کە تۆی بەڕێز باسیەکەی. ئێمە لە ڕێگەی سێ ئامانجەوە ئەمانەوێ خزمەت بکەین. چەند ئامانج؟ یەکەمیان سمارت، زیرەکی، واتە ئەمانەوەی گەنجەکانی وڵاتەکەمان بەرەو زیرەکی بەرین. دوای ئەوەی کە زیرەکمان کرد، اینجا مرۆڤەکە گەنجەکە بێتە گەنجێکی ئاکتیڤ. ئاکتیڤیان چی؟ چالاک. ئێمە لە کۆمەلگایە پێویستمان بە مرۆڤی چالاکە، نەک مرۆڤی بۆگەنی لە ژێرجەکەیە. تێگەن لە فکرەکە چێنە؟ مرۆڤی چالاکمانەوێ. بۆ لەبەرەوەی وڵاتەکەمان ئێستا لەو بارودۆخایە ئەبێ ئێمە ئەکتیڤ بین، ئەبێ چالاک بین، ئەبێ ڕاکین بەرەو ئامانجەکانمان. ئەگەرنا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی چیمان لێیت؟ دوا ئەکەوین و پاش ئەکەوین. زۆر باشە. دوای ئەوەی ئەم مرۆڤەمان زیرە کرد، دواوەی کە چالاکمان کرد، اینجا فێری شتێکی یەکەین بە ناوی مانجینگ. مانجینگ یانی چی؟ یعنی ئەم مرۆڤە فێریەوەکەین چۆن ئامانجەکانی دیاریکە و لە چ شتێکە باشە و وزە و تاقە و هێز و زیرێکی خۆی لە چیا سەرفکە. بەڕێزان ئەگەر ئێوە سیارەیەکتان پێ بێ سیارەکە دەبڵ بەرمیلیش بێت، یعنی دەبڵ ئەوە بێکە بەنزینێکی زۆر بخوا، باشە پڕ بەنزینی کەی پێت بڵێم دەی بڕۆ ئێدێ تۆ ڕۆی وایە؟ ئەگەر هەتا نیوەی ڕێگا بڕۆی بۆ هەڵەبجە و دوای بگەڕێتەوە بڕۆی تا زاخۆ و دوای بگەڕێتەوە بڕۆی تا کەرکووک، بەنزینی پێمێنێ تاقە وزەکەت بەسەرە چێیان نا؟ بڵێ بەسەرە چێ؟ کەواتە زۆربەی گەنجەکانمان تووشی ئەم حاڵەتە بوون. حاڵەتەکە چییە؟ وزە و تاقەیەکی زۆری پێیە، بەڵام ئامانجێکی دیاریکراو نییە بەرەو بڕۆی بۆی بڕۆن. کاتێ ئێمە ئامانجێکی دیاریکراومان نییە، خەونێکی گەورەمان نییە، تەنها وزە و تاقە سەرفەکەی. کەواتە ئیشی ئێمە چییە؟ لەگەڵمان دووبارێکەرەوە سمارت، ئاکتیڤ، مانجینگ. لەم سێ ڕێگەیەوە ئەڵێن کوردستان پەرەپێدانی مرۆیی دەیخوا خێرمان بنووسە یان نا؟ ئامین ئامین بێڕەحمەتیکە یا ئەرحەمە ڕاحیمین. ئینشاءڵڵا شفا بێ بۆ هەموو لایەک. خۆشەویستان، ئەمڕۆ تۆی بەڕێز چیە خوێنی؟ وردە وردەچین ناو مۆزوعەکە قوتابی سەرکەوتوو. یەکەم زیادبوونی بڕابەخۆبوون. دووەم ڕاهێنانی کەمکردنەوەی ترس و قەلەقی لە کاتی تاقیکردنەوە. سێیەم فێربوونی شێوازی خوێندن و دانانی خشتە و پلانی خوێندن بە شێوازێکی زۆر جیاواز. ئەوەی ئەمڕۆ تۆ فێریەبی زۆر جیاوازە لەوەی کە بەداخەوە لەگە ئامێ بڕۆشامێ. نە زۆر جیاوازە. خاڵی چوارەم ڕاهێنانی خۆشویستنی وانەکان. خاڵی پێنجەم و کۆتایی ڕاهێنانی پەرەپێدانی تەرکیز و یادگە و جەو. ئەزیزان، لەم پرسیارەوە با بچینە ناو مۆزوعەکە. تکایە دەفتەرەکە بکەرەوە. یەکەم لاپەڕە نووسراوە ئامانجت چییە لە بەشداریکردنت لەم وەڕکشۆپە؟ ئامانجت چییە لە بەشداریکردن لەم وەڕکشۆپە؟ تکایە هیچ نەبێ سێ خاڵم بۆ بنووسە. بۆ هاتووی بۆ ئێرە؟ یعنی سەبەب. ئافرین دەست خۆش بێ. ئێستا تکایە خۆ بە برادەرەکە و بناسێنە. هەسە سەر پێ، هەسە سەر پێ، خێرا هەسە سەر پێ. دەی جەماعەت ئەمڕۆ نازوومەکرم ناوێ. تێگەی؟ ئافرین. ئەمڕۆ مرۆڤی بەهێزمەوێ. لاوازەکانمان ناوێ. تەمام؟ یاڵا خۆ بناسێنە بە برادەرەکە و یاخوا بە خێربەی من فلانە کەسم تۆ فلانە کەسی، خۆشحاڵم کە لێرە ئەتبینم. ئافرین. تکایە ئامانجەکەی خۆتی پێ پیشاندە. بڵێ لەبەر ئەوەیە من لێرەم. دەفتەرمان ماوە؟ هەی ئافرین. یاڵا ئێستا لەگەڵ منە؟ جەماعەت بە هاوارێکی بەس دەست پێکەین. چەند کەس لەگەڵ ئێمە هاواری کردو پێشتر؟ ئەی ئافرین. یاڵا هەناسەیەکی قوڵ وەرەگرن. دەستی ڕاستمان بۆ دواوە. وتم یاک دوو سێ هاوارەکەین منارە بلەرێتەوە، باشە؟ یاک دوو سێ ها! چۆپڵەیەکی خاوێن بە خۆتان. دەفاڵە خۆ. هەرمیدانی. ئافرین.
ئافرین یاڵا با دەست پێ بکەی یەکەم بابەتمان چییە؟ بڕوا بەخۆبوون بڕوا بەخۆبوون بزانین ئەرێ بڕوا بەخۆبوون چییە؟ ئەرێ ئەم خەڵکە باسی بڕوا بەخۆبوون مرۆڤەکان ئەبێ بڕوایان بەخۆیان هەبێ چییە؟ ئایا بڕوا بەخۆبوون هێنە گرنگە؟ ئایا مرۆڤێک بڕوای بەخۆی بێ ئەنجامی کارەکانی چییە؟ ئەی ئەگەر بڕوای بەخۆی نەبێ ئەنجامی کارەکانی چییە؟ ئایا مرۆڤێ بە بڕوا بەخۆبوونەوە هەنگاو بنێ مرۆڤێکی چۆنە و بەلاوازیەوە هەنگاو بنێ مرۆڤێکی چۆنە؟ با تێبگەین لە چەمکی بڕوا بەخۆبوون. هاوڕانی عەزیز پێشەوەی پێتان بڵێم مرۆڤەکان چۆن بڕوایان بەخۆیان بێ ئەبێ پێتان بڵێم بڕوا بەخۆبوون چییە؟ با پێناسەیەکی بکەین ئەڵێ هەستێکە ئێحساسێکە کە یان بڕوایەکە کە تۆ دەتوانی شتێک بکەی بەباشی یان ئەزانی سەرەکەویتیایە. دووارەیەکەم بڕوا بەخۆبوون چییە؟ هەستێکە ئێحساسێکە بڕوایەکە کە تۆ ئەزانی ئەم کاری ئەیکەی احتیمال لە دەستت پێ نەکرد بێ سەرەکەویتیایە. نازانم فکرەکە وازەحە چۆنە؟ زۆر باشە. پێناسەیەکی تری ئەڵێ a feeling or belief that someone or something is good or has the ability to succeed at something. ئەڵێ بڕوایەکە قەناعەتێکە کە کەسێک یان شتێک ئەزانی ئەم کەسە باشە یان ئەم شتە باشە و هەروەها ئەزانی کە تایە سەرەکەوی. تەواو پێناسەکەی؟ باشە ئازیزان. من لێرە یەک تایبەتمەندی زۆر گرنگی مرۆڤە سەرکەوتوەکانت پێڵێم کە هەمیشە مامۆستا ئاواد نەسڕوڵڵا ئەیفەرموو. مامۆستا ئاواد هەموو جارە ئەیوت یەکەم تایبەتمەندی مرۆڤە سەرکەوتوەکان ئەوەیە پێش ئەوەی هەنگاو بنێن بۆ ئامانجەکانیان کۆتایی مۆزوعەکان لە پێش چاوە. یعنی ئەگەرەتەوێت ببیتە مرۆڤێکی سەرکەوتوو و ببیتە جێی شانازی وەروها بتەوێت بەهێز و تواناوە بەرەو ئامانجەکانە بەڕێبکەوی ئەبێ پێش ئەوەی دەستپێیەکەی بزانی بۆ کوێچ. ئەزانی ئازیزان زۆربەی گەنجەکانمان بوون بە فیشەکە شێتە. ئەزانی فیشەکە شێتە چییە؟ یعنی فیشەکەی بێنە لێرا گڕی پێوەنی و کەس نازانێت بەرەو کوێ ڕاوایە بۆ لەبەر ئەوەی هەر دەمە و لە شوێنەکایە. هەنگاوە نێ بەس نازانێت بەرەو کوێ ڕوا ئەچێ بۆ مەکتەب نازانێت بۆ ئەخوێنێ ئەچێ بۆ جامیعە نازانێت لە چ بەشەکە ئەخوێنێ. ئایا ئەم مرۆڤە ئەگاتە پلەی سەرکەوتێن؟ زۆر زەحمەتە. بۆ لەبەر ئەوەی کاتێک کە تۆ کۆتا خاڵت لەبەر چاو نییە نازانی بەرەو کوێ بڕۆی لە نیوەیان ڕێگەکە دەگۆڕی. ئەگەر نیوەکەم بۆ منە ئەچم بۆ هەڵەبجە ئەچم بۆ هەورامان لە نیوەیان لادەم بەرەو زاخۆ دوای هەمیسان پێمەوە بەرەو کەرکووک ئەگەم ئەو شوێنێمەوێ نامەوێت. وەرە با من پرسیارێکی ترە لێ بکەم لەسەر هەمان مۆزوعی ئامانج. تۆ سیارێکە دەم بەدەستەوە پێت ئەڵێم لەم ڕێگەیەوە بڕۆ ئەڵێ باشە بڕۆم دەی بڕۆی تر ئەخڕۆڵی باشە ئەڕۆم بەس بۆ کوێ ئەڵێم دە بڕۆی تر ئای سەعاتی دە تۆ بڕۆ جارێ سەعاتی ڕۆی ئەکەی بە دوو ئەکەی بە سێ دوایەوە چیەکەی دەی من پرسیار لێکەم دوایەوە چی بێتاقەتە بی یان نا بێزارە بی یان نا چەند کەس بێزارە بێ؟ ئەزیزان ژیانی ئێمەش نفسی شتە کاتێ تۆ نازانی بەرەو کوێ ڕۆی تووشی چییە بێ؟ بێزاری. هەمیشە و گۆرانی ئەڵەڵێ بێزارم لێت دەبڕۆی توانم کەواتە بۆی تووشی بێزاری نەبین لە ژیانمانە زەڕورە مەفروزە بزانی بۆ کوێ ڕۆی.